30 ساڵ لەمەوبەر و لە 1992 بەپێی یاسای ژمارەیەکی بەرەی کوردستانی و بەشداری نزیکەی 1 ملیۆن دەنگدەر یەکەمین ئەزموونی هەڵبژاردننی دیموکراسی لە کوردستانی عێراق بە چاودێری نێودەوڵەتی ئەنجامدرا. ئەم هەڵبژاردنە دوای ئەوە بوو کە ڕۆژی 8 چواری 1992 لەلایەن لیژنەیەکەوە کە بەرەی کوردستانی پێکی هێنابوو یاسای ئەنجومەنی نیشتیمانی کوردستان واتە پەرلەمان نووسرایەوە. لە ڕۆژی 19 1992 هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەنجام درا و لە ڕۆژی 4 6 1992 پەرلەمان یەکەم کۆبوونەوەی خۆی بەست. لەو پرۆسەیەدا چەند لایەنێکی سیاسی بە لیستی سربەخۆ یاخود لیستی یەکگرتوو بەشداریان کرد. ئەو لیستانەی بەشداریان لە هەڵبژاردنەکەدا کرد ئەمانە بوون: پارتی دیموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی زەحمەتکێشانی کوردستان، لیستی ئیسلامی، یەکگرتن، پارتی سۆشیالیست و پارتی سربەخۆی کوردستان، یەکێتی دیموکراتی کوردستان و حیزبی شیوعی و بێلایەنەکان، لیستی پارتی گەلی دیموکراتی کوردستان، لیستی سربەخۆی دیموکراتەکان. کۆی دەنگەکانی بەشدار لە پرۆسەکەدا 967229 دەنگ. بەپێی ئەنجامەکانی هەڵبژاردن کە لەلایەن دەستەی باڵای سەرپەرشتیاری هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نیشتیمانی کوردستان ڕاگەیەنرا کە بە سیستمی نوێنەرایەتی ڕێژەیی بەڕێوەچوو تەنها لیستی پارتی دیموکراتی کوردستان و لیستی هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی زەحمەتکێشان گەیشتنە نێو پەرلەمان. لە کۆی 105 کورسی پەرلەمان هەرێک لا یەکێتی و پارتی لە 150 کورسیەکانیان بەرکەوت. بەپێی بڕیارێکی سەرکردایەتی سیاسی بەرەی کوردستانی کە لە 8 چواری 1992 دەرچوو 5 کورسی بۆ مەسیحیەکانی کوردستان تەرخان کرا کە 4 ئەندامیان لا لیستی بزوتنەوەی دیموکراتی ئاشووری و 1 ئەندامیش بۆ لیستی یەکگرتووی مەسیحیەکانی کوردستان بوو. بەهۆی هەڵگیرسانی شەڕی ناوخۆ لە 2 مایسی 1994 نەتوانرا هەڵبژاردننی خولی دووەم ئەنجام بدرێ، بەڵام پەرلەمانی کوردستان هەوڵێکی زۆریدا بۆ ئەوەی ڕێگە لە تەشانەسەندنی ئاگری ئەو شەڕە ناوخۆیە بگرێ. پەرلەمان تا ساڵی 1996 بە یەکگرتووی بەردەوام بوو لە کارکردن، بەڵام دوای ڕووداوەکانی سیوێکی ئابوو گەیشتنی دەبابەکانی ڕژێمی بەعەز بۆ ناو حرەمی پەرلەمان، پەرلەمانتارانی یەکێتی لا پەرلەمان کشانەوە. لەو کاتەوە تا ساڵی 2022 کۆبوونەوەی پەرلەمان بە بەشداری یەکێتی ئەنجام نەدرا. تەشانەسەندنی شەڕی ناوخۆ و زیادبوونی مەترسیەکان بۆ سەر پرۆسەی سیاسی سەرنجام پەرلەمانیشی کردە قوربانی و بۆ ماوەیەکی زۆر پەکی کەوت و نەیتوانی ڕۆڵی خۆی ببینێ و ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات. دوای 6 ساڵ و لە ئەنجامی ڕێکەوتنامەی ئاشتی واشنگتۆن کە لە ساڵی 1998 بە ئامادەبوونی مادرین ئۆڵبرایت وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا لە نێوان مامجەلال و مەسعود بارزانی ئیمزاکرا، پەرلەمانی کوردستان یەکی گرتەوە. لە 4 دەی 2002 پەرلەمان یەکەم کۆبوونەوەی یەکگرتنەوەی کرد و هەفتەیەکیش دوای ئەوە کۆبوونەوەی دووەمی یەکگرتنەوەی لە سلێمانی گرێزە. لەبەرەوەی ئەرکی پەرلەمان گواستنەوەی پرۆسەی سیاسی و ئاشتی بۆ قۆناغێکی پێشکەوتوتر بوو کە ئەویش یەکگرتنەوەی هەردوو ئیدارەی کوردستان بوو کە لە ئەنجامی شەڕ لە هەولێر و سلێمانی دروست بووبوون، بۆیە ئەم خولا باخولی گواستنەوە ناونرا. لە دوای ڕوخاندنی ڕژێمی پێشووی عێراق و هاتنە ئارای قۆناغێکی سیاسی نوێ، هەروەها پاش 13 ساڵ لە هەڵبژاردننی خولی یەکەم، ساڵی 2005 خولی دووەمی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرا. لەو کاتەوە تا ئێستا 3 خولی دیکەی پەرلەمان هەڵبژێردرا و لە ئێستادا گەیشتووەتە خولی 5.